لە هەوڵێکی نوێدا فەرمانگەی تەندروستی کەرکووک بە هاوکاری بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەڵمەتێکی خوێنبەخشینیان لە گەڕەکەکانی شاری کەرکووک دەست پێ کرد. ڕاستیە خوێنبەخشین بە ئینسانەکان وەکو بڵی دووبارە ژیان بە مرۆڤێکی دەدەیتەوە. ئێستش لەبەر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە خەڵکی پێویستی بە خوێنە لە مستەشفاکانە. هیوادارم هەموو کەسێ کە توانای خوێنبەخشینی هەیە قسوور نەکات لەبەرەوەی ژیانی کەسانی تر ئەکڕێتەوە. پێویستە لەسەر هەر تاکێکی کورد لە ئێستا هاوکاری کەس و کارمان کۆمەڵگەمان بکەین چی بە مادی بیان بە معنەوی مەرج نییە ئەگەر تەنها بە مادی هاوکاری کۆمەڵگە بکەین. زۆر کەس لەم کاتیا پێویستی بە خوێنە لە ئێستادا بانکەکان تووشی قەیرانی خوێن بوونا پێویستە ئێمە هاوکاریان بتاکو هیچ نەبێت کەمێ لە خەمەکانیان بڕوێنەوە. لە ئێستادا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی ئامادەن خوێن ببەخشن ناتوانن بگەن بە بانکەکانی خوێن وەرگرتن. ئەوە شوای کردووە نەخۆشخانەکانی شار بە تایبەت سەنتەری چارەسەرکردنی نەخۆشی تالاسیما پێویستێکی زۆریان هەبێت بە خوێن. گەر سەردانێکی بە نەخۆشخانەی ئازادی بکەی بانکی خوێن دەبینی قەیرانێکی زۆر هەیە بە حکومەوەی ڕۆژانە نزیکەی 50 بۆتڵ خوێن پێداویستیە لەو شوێنە. بەڵام ینی کە دوایەمە کە ئەوەی کە سەردانی شوێنەکەمان کرد زانیمانە و قەیرانایە بۆیە ینی وەک بەرپرسیارەتی خستمانە سەر ئەستۆی خۆمان وتمان بەو ئەرکە هەستین. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.